ئیرۆ ڕۆژائینێ سێهێمهایەکان 2015 و بە ئامادەبوونە جماوەرێکی برفەرەه و بەنگەوازیە پارتە دیموکراتی کوردستانی سووریا جماوەرێ باژارێ تربەسپیە ئاهەنگێک لەدارتێخێ ببوونەیە ڕاگەاندنە ڕزگارکردنا کوبانی. هەروەها ئیرۆ ئەم ڕۆژەهایە پیرۆز ڕۆژە ئازادی و سەرکەفتنە کوبانە هێژا و دەلال بوو. سەرکەفتنە ها یا بۆ ئێرە بوو بێ پشگیرە پێشمەرگێ قەهرەمان بخوشک و برای خۆی هێژا و دەلالە شەربانێ کورد لە کوبانێ خویاکردن بە ئاهەنگا ڕێزگارکردنا کوبانێ بە پشتیوانیە پێشمەرگە و شۆڕشوانی کورد. كابتنا كوباني الملتي كرد بيروسكن تايبتي المالباتي الشهيدة والشرباني كرد بيشمرقة ويبقى يقود سنقري شردا ديجي داعشي خلمج ساكنين وقاربون بباجاري رزقار بكن وبتايبتي ام بيروز باهية اشتراك مسعود برزاني للشيرن ام سركفتني چه بيشمرقك وچه شربانك سنقرة دبي ام سبه سرکفتن الوا پیروسکن و برز مسعود برزانی را پیروسکن. هەروەها دوێ ئاهەنگێ ڕێخستنە دیموکراتیە ئەشوری لە سووریا ئامادە بوو و کێفخۆشیە خوا دیار کرد. بشم العام والسريويو قبري هەڵدەستکەفتێن کوشەروانن کورد و پێشمەرگا لێ دەستخستن دە کوبانێدا بڕاستیجی جهێ کێفخۆشیە منە بۆ وێژی ئەم ئامادەن و پشدارن هەمی ئاهەنگێ گوتێن دارخستن سەبارەتی ڕزگارکردنا کوبانی. وهاتنا وكيف خشيامة إيرو قلقي سربلندن في رزقار كناها وديسا مدويجن بيجيش بيشمرقارة بيجي سرق مسعودي برزاني وامي بمينن سر بازا برزاني ويخوينا مجي بميني بي برزاني. بەنگەوازی پارتە دیموکراتی کوردستانی سووریا ئیرۆ ئەم ئاهەنگ هاتیە دارخستن لە باژارێ تربەسپیێ بۆ سەرکەفتنە باژارێ کوبانێ هێبی و ئۆمیدی خۆدەین مەخلوقی باژارێ تربەسپیێ و یەکیتیا ملەتێ کورد و ڕزگارکردنا شنگالێ بەتەبایی و هەر چەند پارچەن کوردستانێ بەرزان حسێن باژارێ تربەسپیێ